من دەمەوێت لێرەدا قسە بکەم سەبارەت بە ئێزیدیەکان تەنها بۆ پێشەچێکی زۆر کورت بوو دێمە سەر بابەتی ئێزیدی گەر هاتوو سەیری مێژووی 1400 ساڵی ئیسلام بکەی دەبینی 20 ساڵ جارێک ئێزیدیەکان هێرش و شاڵاوی ئیسلامیان کەوتۆتە سەر لە خلالی 1400 ساڵی ئیسلامدا ئەگەر هاتوو 100 ساڵی یەکەمی لێدە بکەین دەبینین 72 شاڵاو کراوە بۆ سەر ئێزیدیەکان شاڵاوی لەناوبردن شاڵاوی جینۆساید کە من دواکرد دێمە سەری یەک بێگ ئاماژەت بە مێژوەکانیشی دەکەم بەڵام سەرەتا با تۆزێک ئەسڵ باز بکەین سەبارەت بە ئاینی ئێزیدی بۆی تۆزێک ئاشنایەتیمان هەبێ خودای ئێزیدی کۆنترین ئاینە لەسەر گۆی زەمین لە زەردەشتیش کۆنترا مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێش زاین بۆ سەردەمی سۆمەریەکان و دواتر بابلیەکان لە سەردەمی بابلیەکان خودایەک هەبوو بە ناوی نابوو کە خودای چی بوو خودای خۆر بوو بۆ نمونە نابوو لە پەرزگایەک دەیان پەرست بە ناوی ئەیزیدا وەکو ئەوە نیەکەوە عەبەیەک باسی دەکات دەڵێ لە یەزید کوڕی مەعاویە هاتووە لە یەزید کوڕی ئەو گەمژەیە هیچ نازانێت لە خۆیەوە دەوێتنی هانە و سوکاتی بە هەندێک ئاین بکاتن بۆ نمونە چەندەها ئەکادمیستی ئەوروپی لەسەر ئاینی ئێزیدی نووسیبیانە و هەمووی سەرچاو ئاماژە بۆی دەکەن کەوا کۆنترین ئاینە لەسەر ڕووی گۆی زەمین دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەریەکان و دواتر بابلیەکان خودایەک هەبووە خودای بابلی بە ناوی نابوو کە لە هەروەگوتم لە پەرستگای ئەیزیدا سەرچاو ئەیزیدا دەپەرسترا ئەیزیدا کە ئێستاکە ئێزیدیەکان بەڵام کورد بە هەڵە پێی دەڵێن یەزیدی و هەندێک لە نووسەرە عەرەبە ئیسلامیەکان بە مەبەستەوە دەیکەن بە یەزیدی و یاخود لەبەر ئەوەی چکە وشەی لە سەرەتای زمانی عەرەبیدا بوونینە کردویانە بە یەزیدی بەڵام لە ئەساسدا ئێزیدیە لە ئەیزیدا هاتیە ئەیزیدا لەبەرەوە بالەوە با زۆر ڕۆشن بین یعنی تووشی ئەو هەڵە خەڵک تووشی ئەو هەڵەیە نەبیتن لە ڕوانگەی ئاینی ئێزیدی دەڵێ خدا لە ڕووناکی خۆی 7 فرشتەی دروست کردووە ژمارەی فرشتەکان 7 و 7 زیاتر نییە ئەو 7 فرشتەی دروست کردیە بۆ ئەوی فەرمانڕەوایی گەردون بکەن یعنی دەسەڵاتی پێیانداوە کە فەرمانڕەوایی گەردون بکەن دانەی یەکەمیان ناوی عەزازیلە کە بە مەلک تاوز یا تاوز مەلک ناوی دەبردرێت کە ئەوە گەورەکەیانە دووەمیان دەردائیل جا کورد ئەوەندە گەمژەیە بە تایبەتی ئیسلامیەکان هاتن بە مەبەستەوە دەڵێن بۆ نمونە ئێزیدیەکان هین تاوز دەپەرستن یا ئێزیدیەکان شەیتان دەپەرستن یعنی بە مەبەستەوە بۆ ئیهانە و سوکایەتی بەم ئاینە و هەروەها بۆ سوکردنی ئەم ئاینە هەروە گوتم فرشتە یەکەم بە ناوی عەزازیل کە پێی دەوترێت تاوز مەلک دووەمیان دەردائیل سێیەمیان ئیسرافیل چوارەمیان میکائیل پێنجەمیان ئەزرائیل شەشەمیان شمنائیل حوتەمیان نورائیل ئەگەر سیرکەن ئیل لەبەرەوە لەبەرچی لە سەرەتا ئاماژەم بە ئیل کرد گوتم ئیل یعنی خوددا لە سەردەمی سۆمەریەکان و هەروە لە سەردەمی بابلیەکان بوونی هەبووە هەتا بۆ نمونە ئیسلام کاتێک دڵێ ئیسماعیل هەر لەوەوە هاتیە زۆرێک لەو ئیلانەکەوە ئاماژەی پێ دەکەن ئەو 7 فرشتەیە دروست دەکات دەڵێن لە سەرەتا بەر لەوەی گەردون بوونی هەبێت لە ڕوانگەی ئاینی ئێزیدی تەنها خوددا هەبووە لەگەڵ ئاوی سەرەتایی کاتی خۆی من لە بەرنامەیەک سەبارەت بە ئەفسانەی ئاینی سۆمەری باسم کردی ئەوانیش دەڵێن لە سەرەتا تەنها خوددا هەبووە لەگەڵ ئاوی سەرەتایی اینجا خوددا هێلکەیەکی مرواری بەدەستەوە دەبێت فڕی دەدا کاتێک فڕیدا ورد و خاش دەبی لەم ورد و خاش بوونە زەوی دروست دەبی ئاسمان دروست دەبی ئەستێرە دروست دەبی مانگ دروست دەبی خۆر دروست دەبی وەحتاوەکو دوایی اینجا خوددا دەست دەکات بە دروستکردن لە سەرەتا عەزازیل دروست دەکات اینجا 6 فرشتەکەی تر هەروەک ئاماژەم پێکرد دەردائیل ئیسرافیل میکائیل ئیزرائیل شمنائیل نورائیل باشە اینجا بۆ نمونە کاتێک زەوی دروست دەبی زەوی لەرزۆک دەبی خوددا عەزازیل دەنێری بۆ سەر زەوی
لە لالش دەنیشێت لەوێ کاتێک دەنیشێت 7 ڕەنگ دروست دەکات بە گوێرەی ئەفسانەی ئاینی ئێزیدی لەو 7 ڕەنگە هەموو ڕووەک و درەخت و ئیتر ئاژەڵ دروست دەبن. دواتر کاتێک دەگەڕێتەوە یزدان بۆ نمونە ئادەمی دروست کردیە بەڵام ڕۆحی تێدانی ڕۆحی دەخاتە ناویەوە اینجا 6 فرشتەکەی تر دروست دەکات دەبن بە 7. خدا لە ڕوانگەی ئاینی ئێزیدی دەڵێ کڕنۆژ بن بۆ ئادەم 6 فرشتەیان دەبن بەڵام عەزازیل کە تاوس مەلیکە کڕنۆژ نابە. خوداکەی لی دەپرسی دەڵێ بۆچی کڕنۆژ نابێت دەڵێ چکە تۆ کاتێک ئێمە دروست کرد گوتت کڕنۆژ تەنها بۆ من بن بۆ هیچ کەسی تر مەبن من پابەندی فەرمان و بڕیارەکەی تۆم من کڕنۆشی بۆ نابم. لەبەر ئەوە لە ڕوانگەی ئاینی ئێزیدی دەڵێن خدا عەزازیل بەرز دەکاتەوە دەیکا بە بەرپرسی فرشتەکان. بەڵام لە ڕوانگەی ئاینی ئیبراهیمی وەکو بۆ نمونە مەسیحیە و یەهودیە و ئیسلامە کە گوایە دەڵێن خدا گوتوویەتی تۆ فەرمانی من شکاند لە بەهەشت بڕۆ دەرەوە. وەلحاصڵ لە ڕوانگەی ئاینی ئێزیدی ڕۆح دەکەنە لەشی ئادەم و حەوا دروست دەکەن اینجا بۆ نمونە دواتر زاوزێ دروست دەبی و هەتاوەکو دوایی با زۆر بانەچینە سەر ئەم مەسەلەی خەڵق و هینە. و هەروەها ئێزیدیەکان دەڵێن خدا ئادەمی فێرە 72 زمان کرد کە ئەو نەتوانێت لێ دروست بکەوە ئێستا بوونیان هەیە. وەروە ئێزیدیەکان خۆیان بۆ نمونە پەیوەست دەکەن بە ئیبراهیم خەلیل کەوا پێغەمبەر ئیبراهیم وەلحاصڵ. لەناو ئێزیدیەکان 3 چین هەیە چینی کۆمەڵایەتی شێخ بیر مرید و ئەم 3 چینە لە نێوان خۆیاندا زاوزێ ناکەن یعنی لەگەڵ چینەکانی تر. و هەروە لە ئەوروپا لە ڕووی جیناتەوە فەحسی جیناتی تاکی ئێزیدی کراوە لە ڕووی جیناتەوە نزیکن لە سوریاڵی و سریانی و کلدانی. جۆری جینەکەیان پێ دەوترێت JM267 JM267 لەوان نزیکن چکەروە خۆشم ئاماژەم پێکرد ئەسڵیان دەگەڕێتەوە بۆ سۆمەریەکان و بابلیەکان بەڵام ئەوە بەمانای ئەوە نییەکەوە کوردنی لەبەرەوەی تێکەڵی هەبووە. بۆ نمونە ئەگەر هاتوو بگەڕێتەوە سەردەمی ئیمپراتۆریەتی میزۆپۆتۆمیا مابەینە نەهرەین کوردیش بۆ نمونە لە میزۆپۆتۆمیای باکوور دەوری هەبووە لەوێت دەسەڵاتدار بووینە. سەرچاو بەخێر بن سەرچاو بەخێر بێن. ئەگەر هاتوو سەیری ئاینی ئێزیدی بکەی ئاینێکی تەوحیدین بڕوان بەبوونی یەک خودا هەیە ڕۆژانە 5 جار نوێژ دەکەن لە هەمان کاتەکانی ئیسلام بەڵام 2 نوێژیان زۆر گرنگە کاتێک خۆر هەڵدێ کاتە خۆر ئاوا دەبی بەڵام ئەویتریان نیوەڕۆیان و ئەسران و ئیشایانە. ساڵان 2 جار بە ڕۆژی دەبن جارێکیان 30 ڕۆژە لە کانونی یەکەم دەست پێ دەکات کە مانجی 12 دەکات ئەگەر هەڵە نەبن و ئەویتریان لە زستان بۆ ماوەی 4 ڕۆژ و چەندەها جەژنیان هەیە کەوا ناینستەری قیبلەیان خۆرە لە کاتی نوێشکردن ڕوو دەکەنە خۆر و بڕوان بە تەناسوخی ڕۆح هەیە واتە تەناسوخی ڕۆح کاتێک مرۆڤێک دەمرێ دەڵێن کراسەکەی گۆڕی واتە جەستەی گۆڕی بەڵام ڕۆح نامرێ ڕۆحی دەستە ناو مرۆڤێکەوە کە لە دایک دەبێ واتە ڕۆح بەردەوام لەش دەگۆڕێ. وهروە گوایە پەرتووکێکیان هەیە بە ناوی سەرچاو پەرتووشی ڕەش بەڵام ئێزیدیەکان دەڵێن نووسینی ئەم پەرتووکە لەلایەن کەسانێکەوەیە کە دوژمنی ئێزیدیەکانن چکە گوایە ئەم پەرتووکە پۆخڵەواتی زۆری تێدایە و ئێزیدیەکان خۆیان ئینکاری دەکەن سەرچاو. سەرچاو کاک دیار ئێزیدی بەخێر بێ ئیبراهیم ئەو قسە لەسەر ئێوە دەکەم چاوی چاوم سەرچاو بەخێر بن. و هەروەها حەجیان هەیە بۆ لاڵش کە پێویستە لە ژیاندا یەک جار بیکەن بەڵام ئەو کەسانەی لە دەوروبەری دەژین ساڵانە دەچن حەجیان لە 23 ئەیلول دەست پێ دەکات تاوەکو 1 ئۆکتۆبەر بۆ ماوەی 7 ڕۆژ شوێنی پیرۆزیان و لە ڕوانگەی ئێزیدیەکانەوە لاڵش پیرۆزە چکەر وەک ئاماژەم پێکرد کاتی خۆی عەزازیل دابەزیوە بۆ ئەو شوێنە و لەوێوە ژیان دروست بووە. وەروە لە ڕوانگەی ئاینی ئێزیدیەوە لاڵش ناوەڕاستی گردوونە چۆن ئیسلام دەڵێ کەعبە ناوەڕاستی گردوونە لە ڕوانگەی ئێزیدیەکانەوە لاڵش ناوەڕاستی گردوونە شوێنی پیرۆزیانە.
ئێستا بابێنە سەر شاڵاوی جینۆساید دژ بە یەزیدیەکان ئەگەر هات و سیر بکەی من ئەلبەتە سوپاسی ویکیپیدیا دەکەم زۆربەی زۆری معلوماتەکانم لەوێ وەرگرت زانیاریەکان بۆ زانیاریتان سەرچاو کاکەروان بەخێر بێ 72 شاڵاو لەگەڵ دروستبوونی ئیسلام سەرچاو بەخێر بێ ئازیزم کاک ئەنجوان لە سەرەتای دروستبوونی ئیسلامەوە تا وەکو ئێستا 72 شاڵاو بۆ سەر ئێزیدیەکان کراوە واتە 20 ساڵ شاڵاوێک ئەگەر 100 ساڵ دەکا 5 شاڵاو جارانی 14 سەدی بکە دەکا ڕێک دەکا 70 شاڵاو یعنی کەمتریش لە 20 ساڵ دەتوانین بڵێن 19 ساڵ جارێک شاڵاوێکی کردی ئیسلام لەوانی شاڵاویان کردیە ئەحمەد بن حەمبەل ئەوی دەڵێن حەمبەلی فقی حەمبەلی مەذهبی حەمبەلی لە سەدەی 9 فتوای دەرکردیە و داوای کردی کەوا ئێزیدیەکان پیاوەکانیان سەریان ببڕێ ژنەکانیان بکرێن بە کەمیزە مێژووی تراسی ئیسلامیش پێمان دەڵێ وەبوونی هەیە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری ئەمە بکە و هەروە لە هەمان کاتدا کەسێک بە ناوی ئەبی اللەیث سەمەرقەندی ئەلمەسعودی کەوا مەلا بووە مەسعودی پێدەچیتن خەڵکی ئامادی بووە هەرمەندخی پێدەچی مەلایەکی خۆفرۆشی خۆمان بووە کورد بووە ئەویش فتوای دەرکردیە ئەبوو مەسعود ئەمادی مفتی عوسمانیەکان بووە لە سەردەمی سولێمانی قانونی و سەلیمی دووەم پادشای عوسمانیەکان فتوای دەرکردیە فتواکەی چی بووە بە حکمی ئەوەی دەڵێ ئێزیدیەکان شەیتان پەرستن ئەوە لە ڕوانگەی خۆیانەوە ئەلبەتە دەبی پیاوەکانیان بکوژێن ژنەکانیان بە کەنیزە بکرێن مناڵەکانیان بە کۆیلە بکرێن شاڵاوێکی تر سەرچاو بخێت سەردەمی خلافەتی عەباسی المعتصم لە ساڵی 224 کۆچی یەکەم شاڵاو دەست پێ دەکات ئەمە یەکەم شاڵاو دەبێت دواتر دووەکەی تر بۆ نمونە دەست پێ دەکات یەکەم شاڵاو بۆ سەر ئێزیدیەکان دەکرێت کاتێک دەکرێت وەکو چۆن داعشێرشی کرد دەچنە سەر چیای شەنگاڵ دەچن لە ئەشکەوتەکان خۆیان دەشارنەوە ڕادەکەن بۆ ئەم لە ئەودا و هەروە اینجا شاڵاوەکان بەردەوام دەبێت سەدەی 16 و 17 شاڵاوی یەکجار زۆر دەست پێ دەکات اینجا عوسمانیەکان شاڵاوی حەسەن پاشا ساڵی 1715 دەست پێ دەکات هەرچەندە هیچ داتامان نییە چەند کەسیان کوشتی و چەندیان گرتیە من داتەی ئەوم دەست ناکەویتن دووەمیان ئەحمەد پاشا لە ساڵی 1733 هێرش دەکا بۆ سەر ئێزیدیەکان هەم ئەوانی کەوا لە تورکیان هەم ئەوانی کەوا لە سووریان هەم ئەوانی کەوا لە کوردستانی خۆمانن اینجا سولێمان پاشا لە ساڵی 1752 اینجا تەنانەت شای ئێرانیش نادرشا لە نێوان ساڵی 1732 بۆ ساڵی 1743 هێرش دەکا بۆ سەر ئێزیدیەکان ئەمیرەکانی مووسڵ هێرش دەکەن بۆ سەر ئێزیدیەکان ژنەکانیان دەکەن بە کەنیزە و پیاویان دەستکەوت باید دەیان کوشت دووبارە پاشاکانی تری عوسمانی ساڵی 1560 شاڵاو دەکەن بۆ سەر ئێزیدیەکان فتوای ئەبوو مەسعود العەمادی دووبارە لە سەردەمی عەلی پاشا ساڵی 1802 فتوادا دەڵێ کوشتنیان خوێنیان حەڵاڵە و هەروە لە سەردەمی سولێمان پاشای بچووک کەوا دیارە کوڕی سولێمان پاشایەکەیترا ساڵی 1809 شاڵاوی ئینجا بیرقەدار ساڵی 1835 شاڵاوی ڕەشید پاشا ساڵی 1836 شاڵاوی حافظ پاشا ساڵی 1837 بۆ سەر ئێزیدیەکان محەممەد شەریف پاشا لە نێوان ساڵی 1844 تا وەکو ساڵی 1845 شاڵاوی محەممەد پاشا ئۆغڵو ساڵی 1845 تا وەکو ساڵی 1846 خەڵکیان لێ دەکوژن و ژنانیشیان دەکەن بە کەنیزە تەیار پاشا ساڵی 1846 بۆ ساڵی 1847 ئەیوب بێک ساڵی 1891 فەریق عومەر وەهبی پاشا ساڵی 1892 شاڵاو دەکات بەکر پاشا ساڵی 1894 شاڵاو دەکات ئەمیرەکانی ڕەواندز ئەو خائینانە کەوا کوڕ دەبن
شاڵاو دەکەن بۆ سەر ئێزیدیەکان. محەممەد پاشای سۆرانی ساڵی 1932 بۆ ساڵی 1934 کە مەلاکانیان فتوا دەدەن بۆ کوشتن و قەتڵ ئامی ئێزیدیەکان. بەدرخان بەرگ ساڵی 1944 دووبارە هێرش دەکات. حزبی الاتحاد والتەرقی تورکی لەگەڵ جینۆسایدی ئێرمەنیەکان ئێزیدیەکانیش دەکوژێ لە ساڵی 1950. ئیبراهیم پاشا لە ساڵی 1970 دەست دەکا بە جینۆسایدی ئێزیدیەکان. سوپای عێراق لە ساڵی 1935. سوپای عێراق جارێکتر لە کاتی شەڕی ئەیلول شۆڕشی ئەیلول 1963 جارێکتر لە 14 ئابی 2007 لە منطقەی ئەلقەحتانیە لە مووسڵ ئێرهابیەکان تەقینەوە دەکەن 800 کەسی ئێزیدی دەکوژن. داعش لە ساڵی 2014 3000 کەس دەکوژن لە پیاوانی ئێزیدی، 5000 ژن دەفرێنن، 400,000 کەس ئاوارە و دەربەدەر دەبێ، 1500 ژن اختصابی بە کۆمەڵگیان دەکەن، هەزاریان لە بازاری کۆیلەکان دەفرۆشن بازاری کەسبایە و هەندێکیان دەنێرن بۆ سعودی عەرەبیا. ئەو هەموو شاڵاوی دەبینن 72 شاڵاو واتە 19 ساڵ جارێک لەگەڵ سەرهەڵدانی ئیسلامدا شاڵاو کراوە بۆ سەر یەزیدیەکان. ئەمڕۆ ئێوە سمێڵ قوتەکان هاتوون دەڵێن ئەوەی داعش دەکا ئیسلام نییە سەرچاو. ئەمڕۆ ئێوە هاتوون دەڵێن ئەوەی داعش دەکا ئیسلام نییە. 72 شاڵاوتان کردیە، ماڵم بە قوڕ نەگرتبن، زانیمان دەزانین خوداکەتان 72 تەسکتان پێددا لە بەهەشت، بەڵام 72 شاڵاو بۆ سەروانە، 72 شاڵاو بۆ سەر ئێزیدیەکان. و ئێزیدیەکان چۆن خۆیان ڕاگرتووە؟ تەنها لە ڕێگای ئەشکەوت و چییە؟ ئەشکەوت و چییە؟ ڕاکە 72 شاڵاو هەموو شتان ئێوە بە 72 72 مناڵی لوسکە، 72 بۆ نمونە تەسک و ترسکی بەهەشت. بڕۆن مێژوەکەتان بخوێنەوە، سمێڵ قوت و ئەوڕۆکاتی داعش ئیسلامی نییە، ئەوە 1400 ساڵە هێرش دەکەن، خەلیفە و ئەمیر و پاشاتان نەما هێرش نەکا، هەمووی فتوای کوشتنیان داوە، دڵێ ئەوانە کافرن و شەیتان پەرستن، دەبێت پیاوەکانیان بکوژ دژنەکانیان بکرێن بە کەنیزە. تۆ هاتی ئەمڕۆکە سەرچاو بەخێر بێ، سەرچاو زۆر بەخێر بێ کاک عەبدوڵڵا. یعنی تۆ ئەوڕۆکە هاتی دەڵێ یعنی ئەوەی داعش دەکا هیچ پەیوەندی بە ئیسلامۆنی، یاخود خۆت دەزانی درۆ دەکەی، خۆت دەزانی بەناخەوە درۆ دەکەی و پێشت خۆشە. هەموو ئەوانەی دەیبینی یعنی هەمووی درۆیە وەنیا. جەنابەت سمێڵ قوتی لە کوردستانەوەی قەعقاع و خالیدی کوڕوەلیدی جیناتەکانت پێت دەڵێ ئەسل و ئەساسی نییە. کاتی خۆی خالید و سەعد و قەعقاع کاتێک هاتوونە بۆ کوردستان داپیرە گەورەی تۆیان گرتیە و کردویانە بە کەنیزە بەداخەوە و ئیتر بە زۆری دەستدرێژی سێکسیان کردوتە سەری. ئەمڕۆکە تۆی لێ ئیجاد بووە لەبەر ئەوە تۆ زۆڵە کوردی دڵ لێتدا بۆ نمونە موسڵمانێکی بۆرما، بەڵام لەولاوە یعنی خەیاڵت 2000 کیلۆمەتر دەڕوا بۆ بۆرما، بەڵام خەیاڵت 50 کیلۆمەتر ناڕوا بۆ لای ئێزیدیەکان. وەکو عەبەیەکیان دەڵێتن ئێزیدیەکان یعنی کافرن، شتێکی زۆر تەبیعیە بکوژرێن و ببرن ئاخ مووسڵ. سیر ئیندەتانەوێ بە هەموو عەقڵی خۆتان، بە هەموو گەمژەی خۆتان بێن لە خەڵک بگەینن کەوا شتێک ناخۆ بە زۆری هەمووی بەشمشێر بووە بخۆی بە دڵێ بڕۆ تاریخی ئیسلام بخوێنەوە بەشمشێر. ئەجینا پێم بڵێ ینی چۆن هاتون بۆ کوردستان لە سەردەمی عومەر کوردستان داگیر کراوە، ئەو کات قورئان نەنووسرا بووە، حەدیث نەنووسرا.